هەنگاوەکانی چەسپاندنی لا مەرکەزیەتی ئیداری بەردەوامیان هەیە. هەرێمی کوردستان لە بەردەم قۆناغێکی نوێی بەڕێوەبردندایە بە جۆرێک مەرکەزیەت بۆ هێشتنەوەی دەسەڵاتەکانی بڕیاردان لە دەستی تەنها کەسێک یان چەند کەسێکدا کۆتایی دێت و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان دەبێتە بنەمای خزمەتی زیاتری هاوڵاتیان. ڕوونە لای هەموو لایەکە ئەو زیانی تا ئێستا هەرێمی کوردستان لە نەتیجەی مەرکەزیەتەوە بەریکەوتو زیانێکی گەورە و قەبەیە بەڕاستی پێمان وایە ئەمە بە لا مەرکەزیەتی ئیدارە و مالی بەشێکی زۆری کێشەکانی خەڵک چارەسەرەکات چونکە ئەمڕۆکە جێمان لە معانات و لە کێشە و داواکاریەکانی ئیداری ڕاپەڕین و قایمقام و بەڕێوەبراتەکانی ئەم سنوورەکە بۆمان دەرکەوت کە لێرە قایمقام یان سەرپەرشتاری ئیدارە تەنها شتێکی شکڵی بەڕاستی نەدەسەڵاتی دارایی نەدەسەڵاتی کارژێڕی پێویستیان هەیە و بۆ زیاتر ڕایکردنی کارەکان یان بۆ بژانەوەی سنوورەکەشان تەنانەت هیچ دەسەڵاتێکیانێک کە بەڕاستی ئەم جۆرە لە سیستەم و حکومڕانی بەم جۆرە ناڕوا هیوادارین پرۆژێکی بگاتە شوێنی خۆی و کێشەی هەموو لاک چارەسەر بێت. لا مەرکەزیەت بۆ هەرێمی کوردستان گرنگی و ئیجابیاتی زۆری هەیە. هەمووان لەژێر ڕۆشنایی بەرژۆندیە باڵاکاندا خاوەن بڕیار دەبن. بۆ مەش لە سنووری هەر پارێزگاویەکیکی ئیداریدا دەتوانرێت هەنگاوی گەورە باراستەی خزمەتی هاوڵاتیان جێبەجێ بکرێت. بەشێکی زۆر لە وڵاتان سیستەمی لا مەرکەزیەت فیدراڵی پێڕەو دەکەن لەوانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، سویسرا، ئەڵمانیا، ئیتالیا ینی سەرکەوتوش بوون لە بەڕێوەبردننی کاروباری و هاوڵاتیان و وڵاتەکان و ئێمە چەند جۆرێک سیستەمان هەیە سیستەمی سەرۆکایەتیمان هەیە پەرلەمانیمان هەیە لەو نێوەندەشدا لەو سیستەمانشدا ئەوەیە کە هەر ویلایەتێک هەر هەرێمێک بۆ خۆی سربەخۆ کاروباری ئیداری ناوچەکەی لە ڕووی ڕۆشنبیری و پەروەردەیی و خزمەتگوزاری سەرەتاییەکانەوە جێبەجێ دەکات کە تێشیدا سەرکەوتوو بوون لە بەڕێوەبردننی وڵاتەکان. سەبارەت بە هەرێمی کوردستان پێویستە زیاتر لەبەرەوەی ئێستا کە بە خۆشی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی خۆیدا کە لە پەرلەمانی کوردستان دەنجی لەسەردراوە کار بۆەوە دەکات کە زیاتر دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە بەرەو خوارەوە تا سیستەمی لە مەرکەزیەتی زیاتر بچەسپێنێت. ئەمەش بۆ هەرێمی کوردستان سوودێکی باشی هەیە بۆ هاوڵاتیان کە دەتواندرێت لە هەر ناوچەیەک و پارێزگایەک و قەزایەک کاروباری ئیداریەکانی خۆیان بەڕێوەبەرن و بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ ناوەند. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندازیار و سەرمەشقی چەسپاندنی سیستەمی لا مەرکەزیە لە هەرێمی کوردستان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا وەفدی دانوستانکاری یەکێتی چەسپاندنی سیستەمی لا مەرکەزی وەک بەشێک لە پێشمەرجی بەشداری یەکێتی لە کابینەی نوێمدا خستە ڕوو. لێستاشدا تیمی یەکێتی لە ناو حکوومەتدا کاری جدی لەسەر دەکات. هونە ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.